لێپرسرا و ئەندامانی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر گڵکۆی گەورە ڕووناکبیر و نووسەر و ڕۆژنامەنووس و وەرگێڕ یادی یەک ساڵی ژیاناوایی مستەفا ساڵح کەریم دەکەنەوە. مستەفا ساڵح کەریم قەڵەمێکی پڕبرشت و ناوێکی دیار لە دنیای نووسین و بڵاوکرا و ڕۆژنامەگەری کوردیدا. ئەمە سەرڕای ئەوەی یەکێک بۆ لە دەستەی دامەزرێنەرانی ڕۆژنامەی کوردستانی نوێی زمان حاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان مامۆستا مستەفا ساڵح کەریم هێندەی تەمەنی خۆی خزمەتی بە دنیای ڕۆژنامەگەری و نووسینی کوردی کردووە. بەناوی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەرخۆشی خۆمان لە ساڕۆژی جەنابی مامۆستای گەورەمان مستەفا ساڵح کەریم دەردەبڕین کە ئێمە وەکو ستافی ڕاگەیاندن هاتوین. بێگومان ئەوڕۆکە ساڵێک تێدەپەڕی بەسەر کۆچی دوایی ئەو پیاوە مەزنا کە یەکەم گۆشتە نووسی کورد و کوردستان بووە کە قەڵەمێکی بەبرشتی هەبوو لە هەمان کاتیشدا یاریدەری مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. کاک مستەفا یەکێک بوو لەو کەسایەتیانی کە ئەتوانم بڵێم من نزیکەی 27 ساڵ 26 ساڵ لەگەڵی ئیشم کرد، ئیشی فعلی هەم لە ڕۆژنامەی ئەلئیتیحاد هەم لە سەندیکا هەم بەڕاستی یانی یەکێک بوو لەو کەسایەتیانی کە ئەتوانم بڵێم سلێمانی حەقە شانازی پێوە بکە. بەڕەحمەت بێ عادڵموراد ناوی نابوو ذاکرەت المەدینە، یعنی هۆشی شار، یعنی هەر شتێکمان لێ بگیرێ، هەر معلوماتێک، هەر زانیاریەک، هەر شتێک ئەم کاک مستەفایە بەڕەحمەت بێ مشتی وە کۆمپیوتەر وا بوو، یادە شتەکان با بڵین بیرەوەریەکان کەسایەتەکانی شار ڕووداوەکان هەموو شتێکی ئەم سلێمانەی لە زاکری کاک مستەفا چەسپی بوو. مستەفا ساڵح کەریم بەتەنها لە بواری نووسین و کتێب و بڵاوکراوەکاندا خاوەنی قەڵەمێکی پڕبرشت و دیار نەبووە، بەڵکو لە ماوەی تەمەنی نووسینیدا چەندین بەرپرسیارەتی میدیای و بڵاوکراوەی پێسپێردراوە. هەر بۆیە ڕۆژنامە نووسانیش لە ساڵیادی ژیان ئاواییدا مەرگی ئەم گەورە ڕۆشن فکر و ڕووناکبیرە بە خەسارەتێکی گەورەی ناو دەبن و وەک وەفایەکیش بۆ مەرگی ئەو گەورە ڕووناکبیرە لە نێو بارەگای مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەشێک لە یادەوەریەکانی بە ئامانەتەوە پارێزراوە و هەر لەم ڕۆژەشدا دوایین چاوپێکەوتنی کە تا ئێستا بڵاو نەکراوەتەوە لە دووتوێی کتێبێکدا بە ناونیشانی مستەفا ساڵح کەریم خەرمانێک لە بیرەوەری ڕۆژنامە نووسێک بە تامی چیرۆک بڵاو دەکرێتەوە. کۆچی دوای کاک مستەفا ساڵح کەریم خەسارەتی گەورە بوو لە بواری ڕۆژنامە نووسی و چیرۆک و نووسینی کوردی و خەسارەتێک بوو لە بواری بیرەوەری و کەسایەتی شاری سلێمانی. کاک مستەفا ساڵح کەریم هەم کەسایەتێکی سیاسی و هەم کەسایەتێکی ئەدەبی و ڕۆژنامە نووسێکی گەورە بوو. قەڵەمێکی بەبرشتی نووسین و بواری ڕۆژنامەگەری کوردیە کە ڕۆڵی هەمیشە سەنگین و پێزانراوە لە بوارەکانی ئەدەبیشدا و هەروەها لە بواری ڕۆژنامەگەریشدا. زۆر نووسەر هەیە تەنها بواری ئەدەب دەگرێت، بەڵام کاک مستەفا لە بواری ئەدەبدا توانێتی سوارچاکێکی سەرکەوتوو بۆ هەروەها لە بواری ڕۆژنامەگەریشدا هەمان ڕۆڵی بینیوە کەمتر نەبووە. مستەفا ساڵح کەریم ساڵی 1933 لە سلێمانی لەدایک بووە و وێڕای نووسین و کاری ڕۆژنامە نووسی لە بواری پەروەردەشدا بۆ ماوەی 32 ساڵ مامۆستا و بەڕێوبەر و سەرپەرشتیاری پەروەردەی بووە. چەند جارێک وەک سکرتێری لقی سلێمانی یەکێتی نووسەران هەڵبژێردراوە و لە بواری ئەدەبیشدا خاوەنی چەندین بەرهەمە کە بە کوردی و عەرەبی نووسراوە و هاوکار لە زۆرێک لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا نووسیوێتی و ڕۆژنامە نووسی سەرەکی ترین بەشی ژیانی بووە و ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بووە. مخابن ڕۆژی 16/12/2010 لە شاری سلێمانی بەهۆی نەخۆشیەوە ماڵ ئاوایی کرد. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.